وجعل لكم السمع والأبصار والأفئدة. خواهی گەورە ئەفەرمێ بیستنم پێداون، بیناییم پێداون، ئەفئیدە و دڵم پێداون. ئەو کەسەی سوود لەمانە وەرناگرێ ذەمیان ئەکا رب العالمین. لهم قلوب لا يفقهون بها، کورانە دڵیان هەیە دڵەکە کورە سوودی لێ وەرناگرن، تێناگەن بە دڵیان، کەوا بۆ عەقڵ موقعەکەی ئێرێ دڵە. ولهم أعين لا يبصرون بها، كرة شاويان هي شاو بس نابين. ولهم آذان لا يسمعون بها، يوشيان هي بس نابستن. أولئك كالأنعام بل هم أضل. أجر أمس هزيتو لكارا نبي بورقتني حقيقة معنى كاد وردكاني جياني إنسان، معنى وردكاني تيجشتن لإنسان وخداي إنسان. أولئك كالأنعام بل هم أضل. أفرمي أمان وكو آجل كان وان بەڵکو خراپتر لە ئاژەڵەکان. بۆچی؟ ئاژەڵ دڵی هەیە بەڵام دڵەکەی وەکو ئێمە نیە دڵی فقه بێ، دڵی عەقڵ بێ. سەمعیش و بەسەریشی هەیە. لە سەمع و بەسەرەکە ئێمە شتێک ئەبینین سەدان قیاسەکەینە سەری، گوێمان لێ ئەبێ هەزاران قیاسەکەین. بەڵام لەگەڵ ئاژەڵەکانە دیقەت بدە، ئاژەڵەکەش ئەبینێ بەڵام دەرکی پێ ناکە و ئیدراکات ناکە. بۆی ئەبینی ئەگەر وێنی چۆلەکەیەک لە زمانی ئادەم عەلەیهی السەلام خانەکەی هەروەکو ئێستەیەتی، ئەی ئینسان خانەکەی زوو ئەگۆڕێ، چونکە دڵەکەی تەتەور ئەکا، فکر ئەکا، بیر ئەکاتەوە، زیاد ئەکا. بۆیە لەهم قولوب لا يفقهون بها، کورانە دڵانێکیان هەیە وەکو ئاژەڵ. ئاژەڵ چۆن ناتوانێ تێبگا، ئەوانش بە دڵەکەیان تێناگەن، هیچ دەرکێک ناکەن، هەستێک ناکەن. دەی ئینسانە ئەو هەموو هەستە ئەکات و ئەزانێ و دەرکەکە.